سەرۆدانی خۆراک و فرێدانی و تێکەڵکردنی لەگەڵ پاشماوەکانی تری ڕۆژانە کێشەیەکی زۆر گەورە دروست دەکات بۆ مانگانە 100 ملیۆن دیناری عێراقی تەنها بۆ ژێرخاکردنی زبڵ و خاشاک. هەولێر پایتەختی یاریمی کوردستان دەبێتە یەکێک لە پێشکەوتووترین و مۆدێرنترین کارگەکانی ڕسایکلینگ لە هەموو عێراق و ناوچەکە. لە باکووری ڕۆژئاوای شاری هەولێر دیمەنی شارستانیەتێکی مۆدێرن و گەشەسەند و نابینرێت، بەڵکو نزیکەی 650 ئۆتۆمبیلی گواستنەوەی زبڵ و خاشاک دەبینرێت کە پاشماوەی 6 شارەوانی ناو هەولێر و 9 شارەوانی دەرەوەی هەولێر کۆ دەکەنەوە لێرە دەیخەنە ژێرخاک. کاک ژیار بەپێی دواهەمین توێژینەوەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە لەسەر جۆری پاشماوەکان لە شاری هەولێر ئەنجامیدایە دەردەکەوێت کەوە پاشماوەی خۆراکی ڕێژەی لە هەڵ هەمویان بەرزترە. ڕاستە. باشە؟ ئێستا بینەرەکانم چاوەڕێی ئەوەن بزانن ڕۆژانە چەند تۆنی زبڵ لێرە هەیە و ڕێژەی پاشماوەی خۆراکیش چەندە؟ ئەو توێژینەوەی کە جەنابەت باست کرد لەسەر ماوەی 15 ڕۆژ بە بەکارهێنانی چەند ئامێرێک و کێشانی زبڵ و خاشاک 15 ڕۆژی لەسەر یەک ئێمە لە دەواازەی زبڵخانەی کانی قرژاڵە توانیمان ڕێژەی تەواوی زبڵ و خاشاکی ناو شاری هەولێر هەم بە وەزن کات پێ دەڵێت چەند تەنە ڕۆژانە و هەم پێکهاتەی ئەو زبڵ و خاشاکە لە چی پێکاتوە. ئێمە لە شاری هەولێر بەپێی ئەو توێژینەوانەی کە کراوە ڕێژەی خۆراک لە ناو زبڵەکە بەرزترین ڕێژەیە کە بە نزیکەی 31.5 خۆراکە واتە سەدا 30 خۆراکە. ئێمە کە لە شاری هەولێر ڕۆژانە بە نزیکەی 2000 تەن زبڵ و خاشاک لێرە وەردەگیرێ کەواتە ئەگەر لە بەپێی ئەو ڕێژەیە نسبەت تەناسبێکی بۆ بکەی ئێمە 2000 تەن کەواتە نزیکەی 650 تەنت تۆ تەنها پاشماوەی خۆراکی لە ماڵەکان لە چێشتخانەکان لە ڕێستورانتەکان لە ئۆتێلەکان دێت لێرە ژێرخاک دەکرێ و فرێ دەدرێ ینی هاوڵاتیان لەوێ پێویستیان پێی نییە دێتە ئێرە چارەسەر دەکرێ و فرێ دەدرێ و ژێرخاک دەکرێت. ئەو ڕوبەرەی بۆ ژێرخاکردنی پاشماوەکان دابینکراوە چەندە لێرە؟ ئێمە لێرە لەسەر ڕوبەری 300 دۆنمین زبڵخانەی کانی قرژاڵە دانراوە بەڵام بە دڵنیاییەوە هەمووی بەکار نەهاتەوە بەشێکی کەمی بەکارەتەوە بەشێکی تریشی ماوەتەوە و کاری ڕۆژانەی لێ دەکرێت کە ڕۆژانە لە ڕێگەی نزیکەی 650 ئامێرەوە ئەو ئامێرانە کە ئەرچیان ئەوەیە زبڵ و خاشاشی ناو شاری هەولێر و قەزاو ناحیەکانی دەوروبەری دەگوازنەوە بۆ زبڵخانەی کانی قرژاڵە. زۆر باشە. هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە و هەمومان ئەزانین ئەو پاشماوەی لێرە هەیە ژێرخاکردنی چارەسەرە دروستەکە نییە. وەکو حکوومەت وەکو لایەنی پەیوەندیدار کۆتا کار یاخود بڵێن کۆتا پرۆژەکە کاری لەسەرەکەن هیچ بەرەو پێشچوونەکەیە تاوەکو ئەو زبڵە لە جیاتیەوەی ژێرخاک بکرێ دووبارە بەکار بهێنرێتەوە یانیش بڵێن کارتان لەسەر کام جۆرەی کردی هەتاوەکو دووبارە بەکار بێتەوە. بە دڵنیاییەوە یەکێک لە بەرنامەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پاراستنی ژینگە بوو کە ئەوەش یەکێک لەوانەی کە گرنگترین ئەرچی پاراستنی ژینگە ڕسایکلینگ و دووبارە بەکارهێنانەوەی ئەو پاشماوانەیە یاخود سوودوەرگرتن لێی بۆ پرۆژەی تر و بۆ کاری تر. ئەوەی کە ئێستادا کراوە لە پرۆژەی تەندەرینگە دەدرێتە چەند کۆمپانیایەک لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئیشی لەسەر کراوە ئێستا ئامادەکاریان تەواو بووە هەر بالموناسەبە ئەوەی کە باسمان کرد کەوتمان زبڵ و خاشاک زیاد کراوەتەوە و هەم ڕێژەکەی هەموو وەکو ئامادەکاریەک بوو هەم کۆمپانیایانی ڕسایکلینگی کە پرۆژەکە تەقدیم دەکەن چونکە هەر کۆمپانیایە کە بێتن دێوێت کارگەی ڕسایکلینگ دابنێ سەرەتا ئەو دوو شتە گرنگەی زۆر لەلا پێویستە. یەکەم ڕێژەی زبڵ و خاشاک چەندە و دووەم پێکهاتەی زبڵ و خاشاک چەندە تا بتوانرێ پێکهاتەی ئەو کارگەی کە دروست دەکرێت لەسەر زبڵ و خاشاکەکە بەپێی ئەو پێویستیە بێتن. بۆیە هەنگاوی زۆر باشی ناوە دەتوانین بڵێ لە پرۆسەی کۆتایی تەندەرینگەکەیە لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار پاشان کۆمپانیا دێت و دەست بە دروستکردنی کارگەکە دەکات. ئەتوانم لە بەرنامەی 2050 هەواڵی ئەوە بە بینەرەکان بدەم کە لە 2 ساڵی داهاتوو کۆمپانیا ڕیسایکلین
دەبینین لە هەولێر ئەوەی کە ئێمە ئاگادارین و پێشهاتەکان بە دڵنیاییەوە ناگا بە 2 ساڵش بە کەمتر لە 2 ساڵ هەولێر پایتەختی یاریمی کوردستان دەبێتە یەکێک لە پێشکەوتوترین و مۆدێرنترین کارگەکانی ڕسایکلینگ لە هەموو عێراق و ناوچەکە. درەنگکەوتن لە دووبارە بەکارهێنانەوەی ئەم پاشماوە زۆرە ژینگەی هەولێر دەخاتە ژێر مەترسیەوە، چونکە پێکاتی ئەندامی پاشماوەی خۆراک بەشێکی زۆری زبڵ و خاشاکەکە پێک دەهێنێت. بەنسبەت بە فرۆدانی خۆراک و فرێدانی و تێکەڵکردنی لەگەڵ پاشماوەکانی تری ڕۆژانە کێشەیەکی زۆر گەورە دروست دەکات بۆمان. کێشەکەش ئەوەیە کە ئێمە ناتوانین ئەو پلاستیک کوشتانی کە فڕێ درێت یان ئەو قاقەزوشتانی کە فڕێ درێ یان ئەو پاژماوەی شوشتانە کە هەمووی لەگەڵ تێکەڵەکرێ کە خواردین لەگەڵا تێکەڵەکەی ڕێد لێ دەگرێ. ناتوانانی ئەمانە جارێکی تر وەکو سەرچاوەیەکی خاو بەکاری بین تۆ لە پیشەسازیە، ینی تێچوونی پاکردنەوەی زۆر لەسەر دەکەوێت و ئیشەکە تقریبا مال دەوەکو ئەستەمی لێ دێ. بۆیە بەڕاستی زەرێکی زۆر لەو بوارە لە بواری پیشەسازی و لە بواری ریسایکل دووبارە بەکارهێنانی ئەو کەرەستانشمان بۆ دروستەکە چ جای بۆ خۆی لەلایانی ئاسایشی خۆراک و زەرێکی زۆر مەلێدا ئەو فرێدانی خۆراکانە. پاشماوەکان بە مەترسیەکی گەورە دادەنرێت لە سەرگۆی زەوی بۆ وڵاتێکی وەکو عێراق و هەرێمی کوردستانیش کە گۆڕانەکانی کەشوهەوا تێیدا خێراترن ئەم مەترسیە دژوارترە. بەپێی لێکۆڵینەوەیەکی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی جۆری پاشماوەکان و ڕێژەکانیان دەردەکەوێت کەوا ڕێژەی پاشماوەی خۆراکی 31.54 لە سەدایە. بەپێی ئەم خشتەیە دەردەکەوێت کەوا ڕێژەی پاشماوەی خۆراکی لە هەر هەموو پاشماوەکانی دیکە بەرزترە. ئێرە زبڵخانەی کانی قڕژاڵەیە لە پارێزگای هەولێر، هەر تاکێکیش لە هەولێر ڕۆژانە کیلۆیەک و 100 غرام پاشماوەی هەیە. بە جۆرێک ڕۆژانە 2000 تۆن پاشماوە لە هەولێر کۆ دەکرێتەوە، لەو بڕەش 650 تۆنی پاشماوەی خۆراکە. بەم شێوەیە لە هەفتەیەکدا 4550 تۆن پاشماوەی خۆراکی فرێ دەدرێت و لە مانگێکیشدا 19500 تۆن پاشماوەی خۆراکی فرێ دەدرێت. ئەو هەموو پاشماوەیە تەنها بۆ ئەوەی لێرە ژێرخاک بکرێت بەبێ ئەوەی هیچ سوودێکی لێوەربگیرێت مانگانە 100 ملیۆن دیناری عێراقی دەوێت. ئەگەر لە وڵاتان پاشماوە هۆکارێک بێت بۆ ئەوەی ببێتە سەرچاوەیەکی داهات بەداخەوە لە هەرێمی کوردستان دەبێت پارەشی تێدا خەرج بکرێت تاوەکو تەنها ژێرخاک بکرێت و لەو کاتەشدا زیان بە زەوی دەگەێنێت. بەشێکی دیکە لەو پاشماوە خۆراکیە دەتوانرێت دووبارە بەکار بهێنرێتەوە و پەینێکی تەواو سروشتی لێ دروست بکرێت بۆ ئەوەی بۆ گەشەی ڕووەک و گژوگیا بەکار بهێنرێت. بە جۆرێک لە هەر 100 کیلۆگرام پاشماوەی خۆراکی دەتوانرێت 15 بۆ 25 کیلۆگرام پەینێکی تەواو سروشتی لێ بەرهەم بهێنرێت. سوودەکانی پاشماوەی خۆراکی هێشتا کۆتایی نەهاتووە ئەگەر بمانەوێت دووبارە بەکاری بهێنینەوە. بە جۆرێک دەتوانرێت بایۆگازی لێ بەرهەم بهێنرێت کەوا سەرچاوەیەکی وزەی تەواو دۆستی ژینگەی و دەتوانرێت بۆ گەرمکردنەوە بەکار بهێنرێت. لە تۆنێک پاشماوەی خۆراکیدا دەتوانرێت 20 مەتر سێجا بایۆگاز بەرهەم بهێنرێت. عێراق و هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان بەشێک نین لە پێوەری سەلامەتی خۆراک بۆ ساڵی 2020-2021. هۆکاری سەرەکیش بەرزی ڕێژەی پاشماوەی خۆراکە. هەرێمی کوردستان بەهۆی هەڵکەوتی جوگرافیەکەیەوە بەرهەمهێنەرێکی سەرەکی بەرهەمە خۆراکیە کشتتوکاڵیەکانی عێراقە. بەنسبەت هەرێمی کوردستانەوە پێکەیەکی زۆر گرنگی لە عێراقا هەیە، چونکە هەر لە دێر زمانەوە کوردستان بە
بە سەبەتەی خۆراکی عراقی ناسراوە لەبەر چی ئەو حاڵاتش کە هەیە لەبەر سەرچاوی ئاوە لەبەر تۆپۆگرافی منتەقەکەی لەبەر کەشوهەوایەتی ئەو گۆڕانکاری لە کەشوهەوایە تەمان لە کوردستانیشی بێبەش نەکردووە لێ کوردستانی بەشێکە لەو گۆڕانکاریانێکی کە هەیە بۆ نمونە ئاوی جێزەویمان زۆر دابەزی و سەرچاوەکانی تریش کە هەمووی دیارە لەبەرەوە پاراستنی هەرێمی کوردستان و دانانی پلانی تۆکمە بۆ هەستانەوەی هەرێمی کوردستان لەوەی کە هەیە زیاتر بێکەیستە هەیە زۆر گرنگە نەک بۆ هەرێمی کوردستان چونکە بۆ عێراقی چونکە هەرێمی کوردستان بە پیترین شوێنی عێراقا. نەبوونی هۆشیاری هاونیشتیمانیان لەسەر کڕینی ڕێژەی پێویستی خواردن و هەڵگرتنیان بە شێوەیەکی دروست هۆکارە بۆ زۆربوونی ڕێژەی پاشماوەی خۆراک بە تایبەت سەوزە و میوەکان. کاژمێر شەشی بەیانیە و لە گوبرگی سەوزە و میوەی هەولێرم بە دوای بەرهەمێکی جواندا ناگەڕم بەڵکو هاتم هەتاوەکو پاشماوەی سەوزە و میوەکان بە چاوی خۆ ببینم لە دەوروبەرم. سەداچلی ئەو پاشماوە خۆراکەی ئێمە هەمانە سەوزە و میوەیە. لەو سەداچلەی سەدا بیستی لە شوێنی کڕین و فرۆشتنەکەی پاشماوەکە دروست دەبێت. لێرە نزیکەی 100 بریکار هەیە کەوا کڕین و فرۆشتنی سەوزە و میوە ئەکەن. ئەڕۆمە لای یەکێک لە بریکارەکان هەتاوەکو بزانم لێرە بڕی پاشماوە چەندە و هۆکارەکەشی چییە کە ڕێژەکەی ئەوەندە بەرزە. کاکدانا وەرزی کام بەرهەمە خۆماڵیە ئێستانەکە. ئێستا ئێمە لە کۆتایی بەروبوومی خۆمانین. ئێمە لە سەرەتای مانجی شەشەوە بەروبوومی خۆمانەمان هەیە تا دەگاتە دەوروبەری مانجی 11 دوای مانجی 11ش. ئێستا ئێمە لە کۆتاییەکانین بەڵام کۆمەڵێک بەروبوومی زستانەمان هەیە شێلم و چەوەندەر و سێوی بنارد و بیبەرمان ماوە جارێکە باینجانمان هەرماوە کۆمەڵێک بەروبوومی خۆمانە تا ئێستا ماوە. بەڵێ ئەوانە شێلم و چەوەندەری خۆمانە بەڵێ ئەو بەرهەمە خۆماڵیەکان خۆمانەیە بەڵێ. لێرە هەتا ویستم بێمە لای تو لەناو ئەو هەموو بریکارەی ئەتوانم بڕێم زەحمەتی هەبوو لەبەرەوەی لەسەر ئەرزەکەی لەسەر پیکابەکان کە کڕین و فرۆشتنیانە کرد پاشماوەکی زۆر هەبوو. هۆکار چییە لەوەی ئەو ڕێژە زۆرەی سەوزە و میوە لێرە ئەبیتە پاشماوە؟ خۆی سەبەب چییە؟ ئێرە بەڕاستی بازارێکی چۆن بڵێ ئێستا هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە بازارێکی بۆتە مەڵبەندی بازرگانی بەڕاستی ڕۆژانە بە هەزاران تەن لە سەوزە و میوە و لە هەموو بەروبوومێکمان هەیە بە ئەکیت ینی خراپیشی تێدەکەوی و پاشماوەشی دەبیت. پاشماوەکە لە چی دروستەبی؟ هۆکاری گواستنەوەیە یان ئەوەیە کە کرێکارەکان نازانم باش بیگواستنەوە؟ خۆی یەکەم شت دەکەوێتەوە سەر کوالێتی بابەتەکە. ئەگەر کوالێتی لە سەرەتاوە کوالێتی بابەتەکە بەرز بیتن ئەوە بەروبوومەکە هیچ پاشماوەکی نابیتن. بەڵام کۆمەڵێک هۆکاری هەیە یەک لەوانە ڕەنگە بەهۆی دووری ڕێگایەکەی بیتن کوالێتەکەی وەکو باسمان کرد جۆری بارکردن و ئەو شتانەش ئەوەش تەسیری خۆی هەیە. خواستی زۆر لەسەر گۆشت هاوکێشەی زۆربوونی پاشماوەکان ئالۆزتر دەکات چونکە لە پیشەسازی خۆراکدا پیشەسازی گۆشت بە تەنیا بەرپرسیارە لە دەردانی 60% گازی دوانە ئۆکسیدی کاربۆن. کاگەڵمەت ئەو پاشماوە خۆراکەی لە هەولێرە هەیە ئەتوانرێت نزیکەی 1,400,000 خەڵکی پێتێر بکرێت. هەموو ئەزانین ئەمە میلەتێکی گۆشتخۆری باشە؟ پێم برێ ڕۆژانە لێرە چەند سەر حەیوان سەرە بردرێت؟ بەڵێ ڕۆژانە ئەوەی لێرە سەردەبڕێتن نزیکی 700 بۆ 800 دانە سەر ئاژەڵی بچووک لە مەڕ و بزن سەردەبردرێ و نزیکی دەتوانم بڵێم 100 لە بۆ 120 دانە سەر ڕەشەوڵاقیش
سەر دەبڕێتن ئەو گۆشتە ڕەوانەی ناو شاری هەولێر دەکرێتن بۆ مۆڵ و مارکێتەکان بۆ ڕێستورانتەکان و بۆ دوکانەکانی گۆشت فرۆشتن بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێمە ئەو ڕێژەیە سەر دەبڕێ ئەو خاڵی باست کرد ڕێژەی فرێدانی خۆراک و پاشماوە من دڵنیام ڕەنگە لە ڕێژەی گۆشت نەبێتن گۆشت لەبەرەوەی بەها و نرخی زۆرە ڕەنگە فرێدانی وەکو فرێدانی خواردن و شتی تر نەبێت ئەو بڕە ئاژەڵەی کە لێرانە ئامادە ئەکرێت و ئەنێردرێتە ناو بازاری هەولێرە ئەتوانرێت پێداویستی خەڵکەکەی بکاتەوە یان خەڵکەکە پێداویستی زیاتری هەیە لەو بڕێ بەتاکیت خەڵک پێداویستی زیاتری هەیە بەڵام لەبەر گرانی نرخەکەی بەرامبەر بە گۆشتی بەستوو ڕەنگە نرخەکان زۆر زیاتر بێ بەرامبەر بە گۆشتی بەست و گۆشتی هاوردەکراوی بەستوو بۆیە نرخەکە بۆتە هۆکار کە ئەوەی بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە نەتوانین ڕێژەی تەواو و پێویست ڕوانەی ناوشاری هەولێر بکەن لەبەرەوەی تەڵەبیەکەی کەمتر لەسەرا ئێمە ئێستا گەر بە وەزن حسابی بکەین ڕۆژانە نزیکی چل لە بۆ 45 تەن گۆشت ڕەوانەی ناوشار دەکرێت دوو بەرامبەر و نیوی ئەو ڕێژەیە دەخورێت لە ناوشار ئەوش بۆ دەگەڕێتەوە ئەو بەشەی ترکە بەکاردەهێنرێت بەشێکی بەداخەوە ڕێژەی سەربڕینی قاچاغە لە دەروێت کوشتارگەکان بەشێکیشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە گۆشتی موجەمەد واتە گۆشتی بەستوو بەڕاستی ئەو گۆشتە بەکاردەهێنرێت لە ناوشاری هەولێر و بەشێکی لە دەوروبەری شار ئەو جۆری پاشماوانەی کە هەیە چۆن مامەڵی لەگەرەکرێ پاشماوە لە هەموو دنیا بەتایبەت لە وڵاتە پێشکەوتوەکان وەکو زێر یان بڵێن وەکو پارەیەکی دەگمەن مامەڵی لەگەرەکرێت لێرە چی لێ ئەکرێت ئایا هیچ کام لە جۆری پاشماوەکان بەکاردەهێنرێتەوە خۆی خاڵێکی زۆر گرنگە پاشماوەکان زۆرا و زۆرن ئەگەر ناویان بنین جارێ پاشماوە شلەکان وەکو خوێن و ئەو مەوادانەی کە بەکاردین لە پاکردنەوەی کوشتارگەکە ئەو پاشماوانە لە ڕێگەی وۆتەر تریتمنت یونت یەکەی بەکارهێنانی چارەسەری خوێنەکە لەوێەوە پاشماوە تەسفیە دەکرێت بە شێوازێک کە ببێتە جۆرێک لە ئاو کە هیچ کاریگەری نەبێت لەسەر ژینگە ئەو جۆریان بەکاردێتەوە بۆ ئەغرازی زراعی بەشێکی تر لە پاشماوەکەی بریتە لە ناو ورگ و ناو ڕیخەکەی بەداخەوە ئەو بەشە هیچ سوودی لێ نابێنرێت و لە شوێنی تایبەت کە دوور بێت لە زیان گەیاندن بە ژینگە لەوێن دەژێر خاک دەکرێت بەشێکی تر کە جێ ئاماژە پێکردنەوەی ئەو ئەشیا و ئەو پاشماوانەی کە لە پشکنینی پزیشکی دەرناچن ئەوانە پێویستە لە 1200 پلەی سیلیزی لە ڕێگەی سووتێنەری گۆشتگەواتە مەحرەقەی گۆشتگە لەوێن دەرەوە لە ناو دەبدرێن لەبەرەوەی ئەوە کاریگەری خراپی لەسەر تەندروستی مرۆڤ و لەسەر ژینگەش هەیە ئەوانە بە تاکیل لە ڕێگەی مەحرەقەکانمانەوە لە ناو دەبدرێن. زۆربوونی ژمارەی دانیشتوان و سەرقاڵبوونی هاونیشتیمانیان لە دەرەوەی ماڵ هۆکارە بۆ زیاتر پشتبەستن بە خواردنی ڕێستۆرانتەکان. ABC لە دیارترین ڕێستۆرانتەکانی عێراق و هەرێمی کوردستانە. لێرە سەردانکەران سەرپشکن کامە خواردن هەڵبژێرن ڕێژەی خواردنەکەشیان بۆ خۆیان دیاری دەکەن. ئەمەش هاوکارە لە کەمکردنەوەی پاشماوەی خۆراک. سڵاوجێ باشیت؟ باشم تۆ چۆنی؟ من باشم سپاست دەکەم. سواز بۆ تۆ؟ ماوەی چەندە تۆ لێرەیت؟ نزیکەی 6 بۆ 7 مانگە من لێرم لە کوردستان. لە ڕێستۆرانتی ABC وەکو شێفی سەرپەرشتیار کار دەکەم. تا چەند دڵخۆشی کە لێرە کار دەکەیت؟ بەڕاستی من ئێرەم زۆر بەدڵە. کارەکە زۆر باشە. وڵاتێکی زۆر جوانە. خەڵکەکەی کەسانی زۆر باشن. ئەی چی لەبارەی خواردنەکانەوە؟ پاشماوەی خۆراکە. لێرە بڕێکی زۆر خواردن بە فیڕۆ دەدرێت کە ئەوە جێداخێکی گەورەیە. زۆر باشە من لێرم بۆ ئەوەی گفتوگۆ بکەین لەبارەی بە فیڕۆدانی خواردنەوە. بێگومان بڵێ. دەمەوێت بزانم
تا چەند سیستەمی ڕێستۆرانت کاریگەری لەسەر کەمکردنەوەی بەفیرۆدانی خواردن دەبێت. بەڵێ بێگومان ئێمە باشترین هەوڵ دەدەین بۆ کەمکردنەوەی پاشماوەی خۆراک، بەڵام ئەوە خەتای ئێمە نییە. لێرە میوانی جیاواز هەیە کە هەرێکیان تێگەیشتنی جیاوازی بۆ خواردن و پاشماوەی خۆراکەیە، بەڵام لەگەڵ ئەوەشتا ئێمە باشترین هەوڵ دەدەین بۆ کەمکردنەوەی پاشماوەی خواردن، بەڵام بەشێک لە میوانەکان زۆرترین خواردن بە فیڕۆ دەدەن بەداخەوە. کەواتە تۆ مەبەستە بڵێ ئەمە پەیوەندی بە کەلتورەوە هەیە؟ بەڵێ کولتور، ئەگەر بین جیاوازی بکەین لەگەڵ کولتوری ئەوروپا کە من خۆم خەڵکی ئەوێم، کولتوریەرە هۆکارە بۆ ئەوەی خۆراک بە فیڕۆ بدرێت. بۆ نمونە لێرە خێزانەکان سوود لە خواردنی یەکتر وەردەگرن، بەڵام لای ئێمەوان نییە. لە هۆڵەندا هەر کەس قاپی خواردنی خۆی بەکاردێنێت، دایکم، باوکم، براکەم، هەر کەس لە قاپی خۆی خواردن دەخوات. لێرە خواردنەکان لەگەڵ یەک بەش دەکەن، ئەوە شتێکی جوانە، بەڵام زۆر جار هەندێک کەس خواردنی زۆر دەخەنە ناو قاپەکانیان پێشەوەی بیخۆن، یان خەڵک زۆر خواردنەکەی دەکاتە پاشماوە یان هەر نایخوات. بەگرە زۆر جار هەردەستی لێ نادات کە ئەمە شتێکی زۆر خراپە بۆ گۆڕانی کەشوهەوە. جای لێرە کام جۆرەی خواردن لە هەمویان زیاتر بە فیڕۆ دەدرێت؟ پێم وایە هەمبەرگر و میوەکان بۆ نمونە کەم جار دەتەبێت بیخۆیت. مرۆڤ هەمیشە میوە فڕێ دەدات، وا بیر دەکاتەوە کە مێزەکەی هیچ میوەی لەسەر نییە، بۆیە زۆربەی جار دەیبات و هەردەستیشی لێ نادات. بۆیە ئێمە لە ABC لێ دەگەڕین ستافەکەی خۆمان بیخوات، ئەگەر ناچار دەبین فڕی بدەین. ئێمە شۆکۆ ڕێستۆرانتی ABC حەز بۆ کارە ناکەین. تۆ هیچ پەیامێکت بۆ کۆمەڵگا هەیە؟ بەڵێ، تکایە بۆ کوردەکان، عێراقیەکان و خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تکایە ڕێژەیەکی زۆری خۆراک بە فیڕۆ مەدەن، چونکەوە بۆ جیهانی ئێمە باشترە. ئێمە هەمومان دەمانەوێت داهاتوویەک دروست بکەین بۆ منداڵەکانمان، بۆیە تکایە خواردن بە فیڕۆ مەدەن. سەرەڕای ئەو سیستەمەی لەم ڕێستۆرانتە پەیڕە دەکرێت، بەڵام هێشتا لەسەر زۆربەی مێزەکانی نان خواردن پاشماوەی خۆراک دەبینرێت. ئەو مێزە ئەیبینن ژەمی خواردنی خێزانێکیە، پاشماوەکەیان بەشی خێزانێکی کە ئەکات کە تێری پێ بخوات. ئەوە تا منی ئێستا خەریکم بەشێکی لێ خۆم کە زۆر ئاسایی زۆر خواردنی دیکەی لێ کە ئەتوانرێ بەکار بێنرێتەوە. ئەگەر ئەم ڕێژە زۆرەی پاشماوەی خۆراک بەردەوام بێت، بەتەنیا مەترسی نابێت بۆ سەرشینگە، بەڵکو لە ساڵانی داهاتوودا مەترسیەکانی برسیبوونی زیاتر دەبن.